ئێمە لە پاش ناوبڕەکەوە بەردەوامین بۆ یاڵین جارێک سڵاوتان لێبێت. ئێستاش چەند دیمەنێک لە بەرنمەکانی ساڵی 2013 بینەوە کە ئەرشیف کراوە لە بەشی ئەرشیفی کەناڵی NRT. ئێوەش لەگەڵمان نابن. ئەمڕۆ لە شاری هەڵەبجەین. بۆ ئەڵین لە شاری هەڵەبجەین چونکە هاوڵاتیانی شاری هەڵەبجە دانیشتوانەکەی ئەخوازن ئەم شارە بکرێتە شارێک و چیتر بە قەزایەک یاخو شارۆچکەیەک نەناسرێت. هەڵەبجە بووە تەسحیە، هەڵەبجە بووە سمبولێک میلەتێکی ناسان. بۆیە ئێستا هەڵەبجە پێویستە حکوومەتی هەرێم بۆی ڕووی خۆی جوانکە هەر کەسەیە سەردانی هەڵەبجە بکا بڵێن بەڕاستی کە لەلایەن ڕژێمی بەعسەوە زوڵمی لێکرا ئافرم دەسەڵاتەکەی خۆی ئەو حکومە کاتی کە خۆی هەیەی توانی بەم شێوە جوانیکە. تەنها داوام لە بەرپرسانەوەیە لە شانسی سێیا بیری هەڵەبجان نەکەوێتەوە بێن لە مۆنومنتە یادەکە بکەنەوانێ و بە هۆکاری چەند بەڵێنێک کە ئەیەن و دوای ئەگەڕێنەوانێ. نەورۆزتان باش و سەیرانەکانتان باش. لار کوێکی ئەم ناوچەیە وڵاتەیان لار شوێنێک سەیرانتان هەیە یاخود لار شوێنێک دڵخۆشن سڵاوتان لێبێت. ئەوەی کە ئێمە لەم بەرنامەیە ئاماژەی پێین ئەوەیە کە ئایا ئێوە ئەمڕۆ بەچیەوە خەریکن جگە لە سەیرانەکانتان و لە دوای خۆمانەوە چیش بەجێهێڵین لە دوای سەیرانەکان؟ جەژنی کوردستان، جەژنی نەورۆزە، بەتیشکی ئاگر ئەنووسم جەژنە پیرۆزە، چاوجی ئاگر زوجانەمە باوەڕی بازی کوردستانمە، ئێرکەن سێریکەن سەیریکەن، شاخ و دەشت و شار و گوندم تاوی سندووە، گۆڕی مەرگی دوژمنانم لێ هەڵکەندووە، بڕبەدەم بانگەکەم سەربەسیم ئەوێ کوردستانە جێی شێرانە ئەبێ سەرکەوێ. هۆکاری سیرکردنی تۆ چییە بۆ کەناڵی NRT؟ کەناڵێکی زۆر ڕازگۆیە بۆیە. کەناڵێکی ڕازگۆیە هەچیشتی ڕاستە دەریەخات. سەیری کەناڵ NRTەکەی؟ بەڵێ. بۆ سەیریەکەی؟ وەڵا شەکانی بەرنامەکانی مجوانە ڕێک پێکەوە. بەڵێ. بۆ سەیریەکەی؟ وەڵایەتە زۆر شتێکی تایە واقعیە بۆیە سەیریەکەم. زۆر بە تەبیعیە بەلا بۆ سیرکردنی کەناڵەکان بەلای منەوە بەس کەناڵی NRTە. سڵاوتان لێبێت ئێوارەتان باش. هەڕۆڵ پنتەری نووسەری ئینگلیزی لە شانۆنامەی ناوچەی یاساخە ئەڵێت کەسانێک هەن وا خۆیان دەرەخەن کە گوایە بەهێزن بگرە ئەشتوانن دەربارەی بەهێزبوون بەلای خوانە ڕاتکێشن خۆی ئەوانە بێهێزن بەڵام لە خەیاڵی بەهێزبوون ئاژین بە تەنها و تەنها ئەو زیرە کووریان ناتوان پەردە لەسەر ڕووی ئەو جۆرە کەسان لابەرن و بێهێزەکان ئاشکرا بکەن. ئەو کەسانین کە زیرە کووریان لە دەرخستنی دەم و چاوەکانە. بەڕێزان لەم بەرنامەیە ڕاپرسیەکەین سەبارەت بە دووڕووی چێن ئەو کەسانی کە دووڕون چێن ئەوانەی کە دەمامچێکی مزێف یاخود دروستکراویان کردو بە ڕووی خۆیانەوە و ڕۆڕاستەقینەکەی خۆیان شاردوێتەوە و زۆر جار بەدەم خەندەوە یاخود بەدەم پێکەنین و ڕووخۆشیەوە تەماشای هاوڕەکانیانەکەن و بەڵام لە پشتەوە خەنجەر لە پشتی هاوڕەکانیانێن. لەگەڵمان نابن. ئەو کەسانە دووڕوون کە لای تۆ قسەیەکەکەن و لای برادەرەکەشە قسەی شکاکە بە نەوعێکی ترە کە خۆ دیار نامێنێ ئەمە قسە ناکەنەوە پێ لای تۆ قسەیەک ئەو لە لای کەسێک تر قسەیەکەکە خۆی ئەو کەسەی لە ڕاستیا و کەسێک دووڕۆ بەڕای منەگەڕێتەوە بۆ ترست. ئەمڕۆ ژمارەی دەبەنگەکان لە زیادبوونە. ئەو کەسەی کە لای من قسەیەکە کات بەڵام ئەچێتە شوێنێکی تر قسەکە ینی بە جۆرێکی تر ئەکات. هاوڕێیەک بووە تا و کاتەی لەگەڵ من بووە زۆر هەستێکی جوانی دەڕێەوە بەڵام لە دوایەدا کە بینیومە بەو جۆرە دەرنەکەوتووە. ئەگەر ئینسانێک دڵی پاک نەبێت دایمە دووڕوو دوو زمان دەرەچێت. ئینسانی دووڕوو خۆشی ناوێت لە ترسی دووڕووی نایەری برادرێتی کەسشکەیت. ئینسان پێویستی بەوە نییە دووڕووی هەبێ ئینسان یەک ڕووی هەیە ئەو دەموچاوە کە نورێکی خۆی گەورەیە پێتە بەخشێت ئەوەیە. ئەو کەسانە دووڕوون کە شیانە لە نیشتیمانەکەن. سڵاو وینەرە وەشەویستەکە ئێمە ئینامێ هەورامان سڵاوتان لێبێت
ئێمە لە هەورامانین لەم هەورامانە جوانەدا چەند پرسیارێک ئاراستەی دانیشتوان و خۆشەویستانی هەورامانەکەین لەگەڵمانە بن. ئێرە هەورامانە جوانی ئەمە منتیقەی هەورامان یەکەم جوانی هەیە ئەبێ هەمومان ئەو جوانیە بپارێزی وا بێگومان زۆر خزمەتگوزاری بۆ کراوە بە تایبەت بڵێن بیارۆ تەوێڵە وڵی باشە بۆی کراوە بە زۆک و پێویست نە سڵاوتان لێبێت ئێمە لە چەمچەماڵین بەرنامەیەک ئامادەکەین لە شاری هەولێرین سڵاوتان لێبێت ئێمە لە عەربەتین ئێرە مەزارگەی ئەلیاس سەفرایە چیرۆکی ئەم ئەلیاس سەفرایە چیرۆکێکی سەیرە ئەمڕۆ لە شاری هەڵەبجەین بۆی ئەڵێن لە شاری هەڵەبجەین چونکە هاوڵاتیانی شاری هەڵەبجە دانیشتوانەکەی ئەخوازن ئەم شارە بکرێتە شارێک و چیتر بە قەزایەک یاخو شارۆچکەیەک نەناسرێت وتمان سڵاوتان لێ بێت کەس جوابی ناینەوە کە کەسێکی شەترسێت پێڵێن ئەڵێ جنۆکە دەسی لێوەشانێت ئەرزێن بادێ سپاس بە یەک جملە وەرزی پاییز لای تۆ چییە؟ ئەتام جاابنێمەوە جاابنێمەوە ئەتوانم این خۆ مەکەم گاکەیان ئەبێ لەم ڕۆژەیە کە ناوبازار و کە کڕنی شتومەک کە هێشتا بۆسە ئەژدێن جنۆکە ڕۆنستۆپ یاخوز کە کەسێکی دەرسی ئەوانە هەمووی خەدای ئاوارە پێکەنێت ئەدەم نیش پێ بکەنم ئاوار بەسە شاری ئاڵتوونی ڕەش ستان باش لێکەم ئێواری پاییزە وڵات ڕان هەیە باش بوو هەر ڕۆستایە ڕۆشتێکی زۆر بەردەوام خەریکی شتکڕین ڕۆژانەیە ئاخۆ چاشیش کرد بەڵێ ئەوان دێک لە بەرنامەکانی ساڵی 2013 بوو کە بە هیواین لە ساڵی ئایندە لە ساڵی 2014 ساڵی تازەیە ئێمە بەرنامەی باشتر و بەستایلێکی جوانترەوە بینە بەردەم چای ئێوەی بینەری خۆشەویست بەڵام لێرە جێی خۆیەتی کە من سواسی سەرجەم کارمەندانی تەلەڤیزیۆنی NRT بکەم بۆ هاوکاریان بە تایبەتی بەشی کامێرا کاک سامان کاک هەرێم کە ئێستا وێنە مەگرێت ئاوار و پێشەوە و کاکە مەڵبەندیش کە زۆرجار لە بەرنامەکانمان هاوکارمان بووە لێرەوە پیرۆزبایی ساڵی تازە لەسەر جەم کارمەندانی تەلەڤیزیۆنی نافیەکەین بە هیواین ئەم ساڵ بتوانین باشتر و جوانتر کار بۆ ئێوەی بینەری خۆشەویستکەین هەر لەژێر دروشمی گوێری ڕاستگۆیی هاوسەنگی ئێمە بەردەوامەن بە هیوای ئەوەی کە لە ساڵی ئایندەیە ئەگەرچی ئێمە زۆرجار باسمان لە خەمی نیشتیمان کردووە باسمان لە خەمی هاوڵاتی کردووە بە هیوای ئەو خەمانی کە باسمان کردو لە ساڵی 2013 ئاواتەکانمان بێتە دی کە ئێمە بەرنامەیە بکەین لەسەر خۆشیەکانمان لەسەر دڵخۆشیەکانمان
نەک لەسەر خەمەکانمان بەهیوین تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێکی شاد یەکترێ بین و لەسەری ساڵی تازەیە لەگەڵمان نابن.